لە دوای یەکەمین هەڵبژاردننی پەرلەمانی و دامەزراندنی حکوومەتی هەرێمی کوردستان، تێگەیشتنی تیۆری و بەکردەییکردنی چەمکەکانی حکومڕانی دروست و دیموکراسی بەلاڕێدابران و لەمانەی ڕاستەقینەیان خاڵی کرانەوە. هەرەوەشە کە هەرێمەکەی نوقمی قەیران و شکستەیەک لە دواییەکەکان کردووە، بەڵام دەسەڵاتداران هەروەکو هاوشێوەکانیان لە ناوچەکەدا پاسا و بۆ شکستەکانیان دەهێننەوە و بگرە بە سەرکەوتنیش تۆماری دەکەن. لە هەرێمی کوردستاندا پەرلەمان تەنیا بۆ متمانەبەخشین بە حکوومەت و بوونە کۆمپارسی سیناریۆکانی بەکاری دێنێت، نەک وەکو دەستگایەکی ڕاستەقینەی یاسادانان و چاودێری ورد و ڕۆژانەی حکوومەت و کارنامەکەی و پرساندن و لێسەنەوەی متمانە لە وەزیر و بەڕێوەبەرە ناشایستە و گەندەڵەکان. چونکە لە ساڵی 1992ەوە سەرەڕای گەندەڵیە گەورە و ناقۆڵاکانی کابینە جیاوازەکانی حکوومەت تا ئەمڕۆ تەنیا وەزیرێک متمانەی لەدەست نەداوە کە هەمووان بە حیزبەکانی دەسەڵاتیشەوە کەم تا زۆر ئاماژەیان بە گەندەڵی بەرپرسەکانیان کردووە. ئەوەی لە سیناریۆکەی ئەم دوایی چوونی سەرۆکی حکوومەت و جێگرەکەی بۆ پەرلەمان بەزەقی دەرکەوت، تێگەشتنا سیر و سەمەرەکەی سەرۆکی حکوومەت بوو بۆ چەمکی تەواوکاری نێوان حکوومەت و پەرلەمان. بەو مانایی مادەم زۆرینەیەکی پەرلەمانی متمانەی بەخشیوە بە کابینەکەی، چیتر نابێ پەرلەمان لێپرسینەوەیان لێ بکات و دەبێ هەمیشە بۆ ناکامیەکانیشیان دەستخۆشی بکات. لە پەرلەمانە ڕاستەقینەکانی جیهاندا پەرلەمانتاران پارتەکانی دەسەڵات متمانە دەبەخشنە کابینە، بەڵام ئەوە بەو مانایە نییە کە وەزیر و کاربەدەستانی ناشایستە قبوڵ بکەن، بەڵکو بە پێی پێوەرە زانستیەکان وەزیر دیاری دەکەن و باوەکو لە پارتەکانی خۆشیان بێت، متمانە پێدانیش بەپێی کارنامەی پێشکەش کراوە. ئەگەر حکوومەت بەموو لێیلا بدات لێپرسینەوەی لەگەڵدا دەکەن و بگرە متمانە لە وەزیر یا سەرۆک وەزیرانیش دەستەنرێتەوە و دەبێ کابینەی تر پێشکەشی پەرلەمان بکرێت، نەک وەکو ئەوەی لە کوردستان ڕوودەدات کە مانای ئیتیلافی کابینە ئەوەیە نابێ پەرلەمانتاری پارتەکانی پێکێنەری حکوومەت ڕەخنە بگرن و داوای چاودێری بکەن، تەنانەت ئەو خواستە گەیشتە داخستنی پەرلەمان لەلایەن حکوومەتەوە. مانە ڕاستەقینەکەی تەواوکاری حکوومەت و پەرلەمانەوەیە کە پەرلەمان یاساکان پێشکەش دەکات و متمانە دەداتە کابینە و بەپێی یاسا و کارنامەی حکوومەت بە وردی چاودێری جێبەجێکردنیان دەکات. تەواوکاری پەرلەمان و حکوومەت بە مانای چاوپۆشی گەندەڵی و ملکەچی نییە بۆ ناکامیەکان و بوونە بەشێک لە پاساوی نابەجێکانی حکوومەت. تەواوکاری بۆ مانایی پەرلەمان چاودێری حکوومەت دەکات و لە لادانەکانی ئاگاداری دەکاتەوە و ڕێو شوێنە یاساییەکانی بیر دەخاتەوە. ئەوەش باشترین کاری چاودێری و لە هەمان کاتیشدا ڕاوێژکارانەیە بۆ ڕاستکردنەوەی هەڵەکان و ئاڕاستەکردنی حکوومەت بەرەو داهاتوویەکی باشتر. یاسادانان و چاودێری پەرلەمانی تەنیا پەیوەست نییە بە پارتەکانی ئۆپۆزیسیۆنەوە تا لەسەر ڕەخنەکانیان سەرکۆنە بکرێن و ساختەکاری و ئەندازیاری لە هەڵبژاردنەکاندا بەوان بفرۆشنەوە کە گوایە خەڵک دەنگی بەو ناکامیانەی ئەوان داوە و دەنگی بەخواستی چاکسازی نەداوە، بەڵکو پیشەی پەرلەمانتاری زۆر پیرۆزە و ئەمانەتێکی گەورەیە لە گردنی نوێنەرانی گەلدا. ئەوەی خیانەتی لێ بکات خیانەتی لە نیشتیمان کردووە، بۆیە چەمکی چاودێری پەرلەمانی دەبێ بنەمای کاری هەمووان بێت و ئەگەر پەرلەمانتارانی ئۆپۆزیسیۆن زیاتر داکۆکی لە ڕاستکردنەوەی هەڵەکان بکەن، مافی خۆیانە حکوومەتی دڵسۆز و خزمەتگوزاریش ئەو حکوومەتەیە بە دیاریکردنی هەڵە و لادانەکانی سوپاسگوزارە و خۆی ڕاست دەکاتەوە، نەک هەڵەکانی بە هەڵەی گەورەتر داپۆشێت وەکەوەی لە کوردستاندا بووەتە نەریت و کارنامەی کابینەکانیان.